ئەم کێشەی هەرجاری تەیف سامیەک و گەلۆرێک و شوزانم ئەمامە بەسەرێک دەسەخاتە بینە قاقای ژیان و زندگی خەڵکی کوردستانەوە ئەمە بێ کۆتایی پێ بێ. ئەمە بەڕاستی بە تەقسیماتی قەومی و فیدرالیزم و چاکردنی فلان بەندی ڕێکەوتن و ملدان و هەڵۆشانەوە ناکرێ. ئەم جەلیەی کە خراوەتەنەوە قاپۆ هەر جارێ بە هەر بارێکا ببڕێ لە ژێر فشاری قوانینی جیهانی ناوچەیی، چکە لە کوردستان ئێستا بۆ نمونە حەشدی شعبیە توانێ هەموو شتێک لەبەر یەک بترازێنێ. مەسەسا بۆتە مەعادلەیە لە بینی هەرێم و ئەوە هەرێم ناتوانین شتی بکە. مەبەستم وێ ئەم وەزعە بێ بگۆڕێت کەوایە وەزعی کوردستان دقیقاً تابعی هەلومەرجی سیاسی ناوخۆ، هەلومەرجی اقتصادی، بڵێم هەلومەرجی سیاسی ناوچەکە ئەوزاعی جیهانی اقتصادی سیاسیە. دیارە ئەمانەش کاریگەریان لە بازاری ناوخۆیە، لە بازاری ناوخۆ تەبدیل لەبێ بە یەک سیراعی سیاسی تەبەقاتی لە نێوان خەڵک و دەسەڵاتە. خەڵک ئەم دەسەڵاتی ناوێ، دەسەڵاتی ژێ بە هێزی چەک بە میلیشیاکانی بە ئایدۆلۆژی کوردایەتی بەگەڕانەوە بۆ باوەڕی ئیسلامی هەتا بۆ دەسەڵاتی میلیشیایی و عەشیرەتی خۆی تا خۆی ڕاگرێت تا ئەوەی بتوانێت خەڵک ناچارکا بۆی بێدەنگ بن قسە نەکەن تا ئەم قەیرانە تێپەڕێنێ.